بەناوی خوای گەورە و بەخشندەی مێرەبان درود سەڵاو و سەرجاری پاکی پێغەمبەرکەوێ بیرەرانی ئازیز لە یەکەم ئەڵقەی وانەکانی بەڕۆژووبوون بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین. هیوادارین بەدڵی ئێوەی هەموو لایەک بێ وە سەرەتاش پیرۆزبایی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆستان لێ دەکەین لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کورد بە تایبەتی. دیارە یەکەم جار دەپرسین بۆ ناونیشانی یان ئەدرێسی بەرنامەکەمان ناولێنە وانەکانی بەڕۆژووبوون. لەبەرەوەی ڕۆژووبوون ڕاستە مانجێک دەخایەنێن نزیکەی 29 ڕۆژ، بەڵام ئەوی پەیوەندی بە زۆر لایەن هەیە، لایەنی دەرونی، لایەنی کۆمەڵاتی، لایەنی ئاینی و لایەنی تەندروستی. بۆیە ئێمە ناومان نا وانەکانی بەڕۆژووبوون. هیوادارین لە میانەی ئەم بەرنامەیە و تۆمارکردنی ئەڵقەکان بتوانین چەند وانەیەک بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەیت. دیارە لە یەکەم ئەڵقە باسی کاریگەری بەڕۆژووبوون لەسەر دەرونی تاک دەکەین. ئێمە دێن کە باسی کەسایەتی دەکەین تەنها لایەنی دەرونی نییە، بەڵکو لایەنی جەستەیی و تەنانەت لایەنی ژیانیش دەگرێتەوە. کەواتە بابزانین سوودی بەڕۆژووبوون بۆ لایەنی دەرونی تاک چییە؟ دیارە سەرەتا ئاماژە بە چەند لایەنێک دەکەێت لە لایەنەکانی دەرونی، یا دەتوانین بڵێن چارەسەری چەندان نەخۆشی دەرونی دەکات. لەوانە خەمۆچی، دراو ڕاوچێ. ئەگەر ئێمە باسی دڵە ڕاوچێ بکەین، دیانە دڵڕاوچێ بە شێوەیەکی گشتی لای هەموو خەڵکەیە، یان دەتوانین بڵێن دڵە ڕاوچێ دیارە یەکێکە لە نەخۆشیە دەرونیەکان. ئەوە چارەسەرەکەی دەتوانین بڵێن بۆ بەڕۆژووبوون کاریگەری هەیە بۆ ئەوەی مرۆڤی بەڕۆژووبوو سوود لە دڵە ڕاوچێ وەرگری. ئەوانەی کە بەڕۆژی دەبن دڵە ڕاوچەیان کەم دەبێتەوە. وهروە ویستی تاک بەهێز دەکات، یعنی ئەو کەسانی کە بەڕۆژوون ویست لە بەین دووکانە بۆی بینەرانی ئازیز تێ بگەن مەبەستم لە ویست ئیرادەیە. کەواتە ویست دەتوانم بڵێم لە لای تاک بەرز دەبێتەوە، وهروەها زیاتر چونکە لای خوای پەروەردگار نزیشی دەکاتەوە. وای لێ دەکاتن تەنانەت لە ڕووی گیانیشەوە، لە ڕووی جەستەییشەوە نزیک بکەوێتەوە لەبەرەوەی لەگەر ئەندامانی خێزان لەگەر تەنانەت لەگەر کۆمەلگاش پەیوەندی بەهێز دەبێت. چارەسەرێکە بۆ نەخۆشی خەمۆچی. دیارە ئێمە دەزانین خەمۆچی نەخۆشیێکی دەرونی گشتیە، نەک تەنها بەڕۆژووبوون چارەسەرە بۆ خەمۆچی، بگرە ئەو نەخۆشیانەی کە ئالوودەبوونن، بۆ نمونە ئالوودەبوون بە جگەرە، ئالوودەبوون بە نێرگەلە، ئەمانش دەتوانین بڵێن بەهۆی جگەرە و دەتوانین بڵێن چارەسەرە. کەواتە خەمۆچی شتێکە نەخۆشیەکە لای هەموو تاکەیە، بەڵام بە شێوەیەکی ڕێژەییە. ڕەنگە لە تاچێک بۆ تاچێک خەمۆچیەکە زۆری و کەمی هەبێ، بەڵام بەڕۆژووبوون وای کردووە لەبەرەوەی سەرقاڵی قورئان خوێندن و نوێژکردن و سەردان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و تەنانەت زۆرشت دەبێ، وای لێ دەکات ئەو خەمەت لەبیر دەباتەوە. خاڵێکی تر بۆ سوودە دەرونیەکانی بەڕۆژووبوون بەهێزکردنی مێشکە. بەڕۆژووبووانی ئازیز، بینەرانی خۆشەویست، ئێوە دەزانن مرۆڤ کە بیەوێ ئەندامەکانی لەشی بەهێز بکە، ماسوولکەکاری دەچێت زۆرەها وەرزش دەکات. وەرزش بۆ نمونە مەلەوانیە، ڕێکردنە، ئاستن هەرگرتنە، جۆرەکانی یاریکردنە. بەڵام بۆ ئەوەی مێشکت مەشق و ڕاهێنان بکە و بەهێز بێ و بەرەو پێشەوە بچێ، دیارە بەڕۆژووبوون یەکێکە لەو لایەنانە کە گرنگی بە بەهێزکردنی مێشک دەدا. وهروە بەڕۆژووبوون دەتوانین بڵێن بیرانانی ئازیز دەبێتە هۆی پاکردنەوەی دەرون. یعنی لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەو کەسانی کە بەڕۆژوو دەبن دڵیان پاک دەکرێتەوە، واتە هیچ گەردێکی تێدا نامێنێ. ئەوەندە پاک دەبێت تەنانەت ڕق و کینەیەکی تێدا بەدی ناکرێت بەرامبەر بە تاکەکانی کۆمەلگا، بەرامبەر بە ئەندامەکانی خێزان، تەنانەت بە سەرتاپای کۆمەلگا لە هەر شوێنێکا بن ئەو ئەندامانە. کەواتە سوودێکی تری بەڕۆژووبوون دەتوانین بڵێن دەبێتە هۆی بەهێزکردنی بڕوایی و متمانە. ئەو کەسانێک کە بەڕۆژوونە لە ڕووی متمانە بەخۆبوون، لە ڕووی بڕواییەوە وایان لێ پشت بە خۆیان دەبەستن، لە ناو خەڵکانی تر دیارن
لە بڕیارەکانیانە لە جێبەجێکردنی کارەکانیان دەتوانم بڵێم تەنانەت ئەو ئەرکەی سەرشاریشی کە جێبەجێ دەکات بە متمانە و بە بڕواییەوە جێبەجێ دەکاتن لەبەر ئەوەی دەیەوێ شێری ڕازی بێ ئەو خودای گەورەیە پەروەردگار ڕێزی بێ پێش ئەوەی بەرپرسەکەی یان ئەو کەسەی کەوا لێی نزیکە چ بەڕێوەبەریتی چینتی ئەو لەبەر ئەوەی نایەوێ هیچ کەسێک چاودێری بکە بەڵکو ئەو چاودێری کە لەلایەن خوایەوە لەسەری کراوە زۆر گرنگترە. خاڵێکی تر دەتوانم بڵێم بۆ لایەنی ویژدانی مرۆڤ ئەوەی کە ویژدانی مرۆڤ بەهێز بکاتن یعنی هەز بکەی ویژدانت بجوولێنێ نەکاری ویژدان بەتەنێ تەنانەت سۆزیش ئەمە بە ڕۆژووبوونە. بە ڕۆژووبوون یەکێک لە تایبەتمەندەکانی کە خوا بە تاچی بە ڕۆژووبوویدایە بریتیە لە ئەوەی کە گوتم دەبێتە مایەی ئەوەی کە پەروەردەکردنی میژدان پەرە پێ بدرێ و زۆربەی لایەنەکانی ئەوەی کە پەیوەندی بە سۆز و بە ویژدانەوە هەیە بەرامبەر بە تاک هەمیشە سۆزی بزوورێ هەمیشە ویژدانی پێوەەر بێ بۆ پەیوەندیەکانی تر. خاڵێکی کە زۆر گرینگە ئەویش مەبەستم ئارامگرتنە. ئارامگرتن خوا ڕاستە هەروەکو وجود دەبێت کە وتراوە درێ خوا لەگەر ئەو کەسانەی کە ئارام دەگرن. بۆ نمونە ئەو کەسەی بە ڕۆژووە چی دەکا بۆ ئارام دەگری لە خواردن چاوەڕێ دەکا نزیکەی 15-16 جاری وایە بەپێی ساڵ و بەپێی درێژی و کورتی ڕۆژەکە لەوانەیە هەتا 17-18 کاتژمێر دەڕوا بە ڕۆژوو دەبێت چاوەڕێی چ دەکا نانخواردن دەکا چاوەڕێی ئاو خواردنەوە دەکا کەواتە خۆی لە خۆیدا ڕای دەهێنێ لەسەر ئارامگرتن. ئەم ئارامگرتنە تەنها بۆ مانجی ڕەمەزان کاریگەری نامێتەوە بەلکو ئامادەی دەکا بۆ ژیان بۆ ئەوەی لە دوای ڕەمەزانیش ئارام بگرێ. جگە لە ئارامگرتن فێری دەکاتن فێری خۆشەویستی دەکا فێری ڕێزێنایی دەکا و فێری ئەوەی دەکاتن بەڕاستی دەتوانم بڵێم لەلایەنێکی تری وانەکانی بەڕۆژووبوون بریتیە لە پەیوەندی کۆمەڵایەتەکان یعنی لە تەک لایەنی دەرونیەکەی پەیوەندی نایەتی کۆمەڵایەتی زۆر بەهێز دەکا لە نامانی خێزان تەنانەت دنکە خورمایەک ناخوا بەبێ ئەندامانی خێزانەکەی ئەگەر دوو دنگ بێ دابەشی دەکا یاری وای لێ دێ هەز دەکاتن لەگەڵ ئەو کەسانێک کە لە دەوروپشت دەژین پەیوەندێکی بەهێز دروستکە خۆشەویستی ڕێزگرتن یارمەتیدانی یەکتر ئەمە نەک تەنها لەسەر ئاستی خێزانەکەی دەبینێتەوە بەڵکو فرەوانتر دەبێت دەچێتە دەرەوە کە دەچێتە مزگەوت کە دەچێتە بازار کە دەچێتە نێوەندەکانی خوێندن دەچێتە فەرمانگاکان لەگەر خۆشی ئەو بەها بەرزاری بە ڕۆژووبوون دەگوازێتەوە. تەنانەت هەتا لە هینەکانە بۆیە بەڵێ ینی بەڕاستی وای لێ دێت دەتوانم بڵێم پێداچوونەوەیەکە بۆ خۆداچوونەوەیەکی گرینگە بۆ تاک لە ئەنجامی ئەم بە ڕۆژووبوونە دەتوانم بڵێم لایەنی دەرونی لایەنی ژیانی تەنانەت لایەنی جەستەیش لە لایەنی جەستەیش ئەو مرۆڤە ئەو تاکە بە ڕۆژووبوونە سود وەردەگرێت. بۆیە هیوادارم ئەی بە ڕۆژووبوانی ئازیز لە هەر شوێکە هەن کە ئەم بەرنامەیە دەبینین هیوادارم بەو شێوەیە خۆتان ئامادەکەن بۆ بە ڕۆژووبوون و پابەند بن بە ڕێنمایەکانی کە خوا پێغەمبەر دوودی خوا لەسەر بێ بۆ ئێمەی مسلمانی دابەزاندووە یان بۆی ئێمە ڕوون کردیتەوە. هیوادارم ئێوەی بەڕێز و خۆشەویستیش خوا ڕۆژەکەی لێوەرگرتن و تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. خواتان لەگەڵ سەلای خواتان لێبێ هەر ساز و سەرکەوتوو بن.